خۆتان بەردامە بین کاتێ ئێوە بینەری راپۆرتەکە بن لەگەڵ ئەوەی کە ئێمە دڵێکشمان لە لای راپۆرتەکە بوو لەگەڵ سەرکار موناقشەشمانەکە لەسەر کە سەرکۆ ئێوە پیاوان قەدریان لێچێت بە تایبەت لای خۆمان لە بواری جلوبەرگە قەدرتان لێچێ خۆمانی چۆنی ینی خۆمان دیزاینەری خۆمان جلی خۆمانەکڕین تۆزێ بە داماوی شێڵە بەکاربهێنن نەخش بەکاربهێنن ئێستا هەیە هەندێک دیزاینەر بە خۆشحاڵیەوە هەندێک گەنجمانەیە لە کوردستانی خۆمان لە بواری جلوبەرگی پیان نەخش بەکارهێنن سەرکۆ بۆ نمونە هەنێ قماش بەکارهێنن زۆر باو نەبووە لای خۆمە ئەمانە بەکاربهێنن کورەجا تۆزە بوێری ئەوێت بەڵام بەکاری بهێنن تۆ هەر پرۆسی هاوسەرگیری ئادێ ئەم ژنە لە سەعات دەی بەیانی و ئەچێ بۆ ساڵۆن هەتاوەکو 6 یوارە دوایش ئەبێ پەلەپەلی لێ بکەیت ئەم پیاوەداماش لە سەعات 5 چێک دەلاشی قژێکی بۆ بەخواوانە ماوە سەر ئێستا پیاوان ئەبرێن بۆ ساڵۆن بۆ سەر تاشخانە لەوێ ماسکیان بۆکەن یەک دنیا بە پێستیانە ئەگەن یەکدان یا ئێستا بە زاوەکان شاکەن خەمن نەبێت بەگە دەگمەن بێت ناوای نییە جا سەر ئێمە فرێشی خاتونەکان زۆر گۆڕانکاریان بەسەراهێنن ئێستا لە بواری دیزایانی جلوبەرگە ڕاستە پیاوان بە قەوری تۆ تۆزە غەدریان لێچێت بەڵام گۆڕانکاری بەسەر ئەم بوارە شاتۆ بەڵامێت کاتێک باسی دیزایانی جلوبەرگ ئەکرێت زۆرجان ئەبینین ئەها خاتونەکان ناسکترن هەروەی زۆر زیاتر جوانە بۆ ئەوان ڕنگ ناخش دیزایانی جیاواز بەکار بهێنێت وەرزی هاوی نەگێرمە ئەبینین هەتاکو تۆ ڕنگ بەکار بهێنێ هەتاکو نەخشی جیاواز بەکار بهێنی جوانترە بەڵام کاتێک باسی بۆنەکانەکرێت تۆزێک بابەتەکە هەستیارتر ئەبێت تۆ ڕچاوی ئەوە بکەی شوێنەکە کوێیە بۆ نمونە هەندێک جلوبەرگ لانێ زۆر بۆ ئەوێ گونجاو نەبێت ئێمە لە تاوری ئەم بەشەمان لەگەڵ بارە فەریدون دیزاینەری جلوبەرگ ئەمانە زیاتر قسە بکەین سەرەکە بۆ نمونە ئێستا ڕاستە هەواکە زۆر گەرمە بەڵام تۆ بۆنە ئەبێت چی لەبەر بکەی بابانە وەڵاممان بە تۆ بانە بە خێربەی زۆر بەخێرەکەم بۆ ئەم هاوینە بۆ بۆنەکان چی لەبەرکەین بۆ بۆنەکان وەکو جلی ڕۆژانە نییە ئەبێ زۆر ئاگامان لێبێ یەکەم ئەگەر بۆنەکەمان لە دەرەوەیە یان لە قاعەیە چکە ئەو زۆر فەرقەکات لە هەڵبژاردننی جلەکەمان و ئایا بۆنەکە بۆنەیەکی زۆر گەورەیان بۆنەیەکی ئاساییە چکە بەپێ ئەوە ئەبێ ئێمە جلەکانمان هەڵبژێرین ئەگەر باسی ترێندەکان بکەین بە شێوازێکی ئام با بڵین لەسەر جۆری قوماشەکان یان نەخشەکان جۆری قوماشەکان ئێستا زۆر مۆدلی باقوبری قاتۆتەوە بۆ بۆنەکانمان ماوەیەک زۆر شتی سادە مۆدل بوو ئێستا تۆزە باقوبریقەکان هاتۆ بەڵێ ڕەنگە زەقەکان وەکو گۆڵدا سلڤەرە یان ڕەنگی قاوایی ڕەنگێکە پێشتر بۆ عەزی زۆر بەکار نەهات بەس ڕەنگی قاوایی بەڵێ قاوایی ڕەنگێکی زۆر جوان و ڕاقیە لە هەمان کاتیشا هەستەکەم هەنێ جار بۆ جسمێکی پڕ لاانێت تۆزە زعیفتر دەری خاتۆکو ڕەنگی ڕەش ڕەنگی زرد بە هەموو تۆنەکانی ڕەنگێک بوو ئەم ساڵ هەموو دنیا بەکاری هێنا بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە ڕەنگی پۆمەیی ڕەنگە باستی لە کاڵەکان ئەوە هەر ترێندن تۆخەکانیش وتمان سوورە مارۆنی ئەمانە ترێندن بەڵام سوور نەک مارۆنی لە زستانە بەجێمان هێشت لە زستانە زۆر ترێند بوو بەس ئێستا لە هاوینە ئەگەر بینە سەر نەخشەکان نەخشی نقطە پۆلکادۆتی پێڵێن وەکو تەنورەکەی خۆم کە ئێستا لە بەرمایە نەخشی گوڵ زۆر مۆدلە ئێستا جا بە 3D بەیان بە پرنت بێ جا بۆنەکان زیاتر بە 3D بەکاری ئەهێنین ئێمە جوانترە چکە ڕاقیترە و هەروە چنینی کریستاڵ کە هەمووی بە کریستاڵ ئیشی دەست و هەمووی زۆر کیباری ئايات بەجلەکە ئەمانە بەعام ئەگەر بڵێن ترێندەکانن و هەروەها ترێندێک ترمان هەیە کە کۆرسێتە بەکارهێنانی کۆرسێت لە عەزیەکانە کۆرسێتێک کە دەربکەوێت خۆی هەموو عەزێ کۆرسێتی تایە بەڵام زۆر جار جفنە دەرناکەوێت بەڵام ئێستا مۆدلی ئەوە هاتۆ کە دەرکەوێت ئەو کۆرسێتە و کەمەرێکی زۆر باریک ببەخشێ بەو کەسە ئەمە لە کۆنا زۆر مۆد بوو با بڵێن لە پەنجاکان و ئەوانە زۆر مۆدل بوو کە هەموو ئافرەتان عەزیان لەبەرە کردها زۆر کەمەرەکان تەسک کردەوە عەزەکە لە خوارەوە لە خوارەوە زۆر فش ئەبوو ئێستا ئەم مۆدلە هاتۆتەوە بۆ ئەوەی جوانی جسمی ئافرەت پیشان بە جا بەشی خوارەوە یان فشەیان تەسکە ئەویش بەپێی جسمی کەسەکە هەڵەبژێردرێ باشە تا چەند گرنگە بوونمە ئەو ڕەنگە تۆخەکانی کە باست کرد تۆ گۆی کە خۆت لە بواری فاشیۆن و دیزان و ئەوانەیە کارەکەیت بە پێی پێستی کەسەکە ببوونجێ ڕاستن ئێستا بۆ لە بواری خانمانە زیاترم بابەتە باسەکەن بۆ منە ئێستا وەرزێکی گەرمایە لەوانەیە کەسێک تۆزە پێستێکی ئەسمەری بۆری هەبێ لەوانەیە بڵێ من ڕەنگێکی قاوەی لە بەرکەم لەگەڵ منانە گونجێ
تا چەند پێستی کەسەکان لەگەڵ یاگونجێ و قەبارە و شێوەی کەسەکانیش وڵی ئەوە زۆر دەوری هەیە چکە مەرجی هەموو شتێک ترند بێ من لە بەریکەم لاانێ لێم نێت بۆ ڕەنگەکان مەسلەی ڕەنگەکان ئێمە هینا بن هەر کەسێکیت بۆ لای من داوای عەزی بکە قماشەکانی پیشان ئەین ڕەنگەکانی پیشان ئەین و تەستێک ئەتوانین بکەین کە ئەو قماش ئەخینە لای پێستی خۆی لێرە دایێنین کە ئەو کاتێک سەر ئفێکتەکە دیارە بێت کە ئایا ئەو ڕەنگە ئەسمەری ئەکاتەوە یان ڕووناکی ئەکاتەوە بەپێی ئەوە ڕەنگەکان هەڵبژێردرێ بەپێی پێستی کەسەکە هەیە خۆی هەر حەزی لەو ڕەنگەی تر هەر بەکاری ئەهێنێت ئەڵێ کێشەمیە بە ئەسمەر بمۆ جوانە هەیە گرنگی بەو شتە ئاات ئەگەر بینە سەر جسمیش بۆ نمونە ئەوانەی کە جسمیان خۆیان زعیفنەوەن زۆر کێشیان نابێت لە مۆدلەکان چکە هەموو شتێکیان بۆ ئەگونجێت جسمیان یانیها فشەکەی لێت و تەسکەکەشی لێت بەڵام ئەوەی جسمی پڕە ئەبێت زۆر ئاگای لەوە بێت بۆ من ئەگەر خۆی ورکی هەیە و هینی هەیە نابێت زۆر بچێتە سەر قاڵبی عەزی تەسک و ئەوانە زیاتر دەری ئەخات یان ئەوەیە ئەبێت چنینێک یان شتێک نەخشەکە بکرێت لەو شوێنەیە بۆی فەوزایەک دروست بکات فۆکس نەچێتە سەر ورکی کەسەکە هەندێک کەس ئەبینن بۆ منە ڕانی قەڵەوە هەندێک خاتون ئەبینین ئەنجا دێ بە پێچوانەکەی جلی ئەمەنە فش لەبەر ئەکا ئەمەش پێم وابێ هەر ئەوەنەی تر فشکەکان بزەبێت ئەوەش هەڵەیە فشی ئەگەر حەزی لە فش بێت فشیەک هەیە زۆر کەمە یعنی ها لەگەڵ جسمەکەی خۆیەتە خوارە ئەوە جوانە ینی بەشی خوارەوە ئەگەر زۆر هین بێت دەرناکەوێت بەڵام فشە زۆرەکان جوانیە خۆی ئێستا مۆدێلە عەزیەک زۆر فش بێت ڤۆلیوم زۆر مۆدێلە بەڵام بۆ هەموو کەسێک ناگونجێت ئەگەر کەسەکە خۆی وردی لە بێت جوانە تۆزە حەجمی ئاياتها دەربکەوێت بەس بۆ قسی جسم پڕ نابێت باشە ئێستا کۆمەڵی مۆدەی کلاسیک هاتوۆتەوە خاتوبانە ینی نەکرد بۆ شتان بۆ پیاوانش بڕواکە ینی ئێستا پیاوان چاکەت و پانتۆڵ لە پێیەکەن لەوانەیە ئەوسا ئەمانوت لێرە فەتحیتیا بووە قایش نابەستی لەگەڵ تیشێرتێکە چاکەتێکی فش یخەیەکی زۆر پان من بۆ پیاوان بۆ ژنانیش بە هەماشەوە ئێستا چاکەتی زۆر فش کچە گەنجەکانیش زۆر فش لەبەرەکە قۆڵەکانیان هەڵەکە باشە تەنورێکی زۆر فشەک لەبەرەکەن پێڵاوێکی زۆر کلاسیک لەبەرەکەن ئەم مۆدانە چییە؟ ئەم مۆدێنەوە کوتت لە کۆنەوە بۆماناتۆ لە کۆنەوە زۆر هاتوۆ کلاسیکەکان بەس ئەمە زیاتر بۆ شتی ڕۆژانە بەکارێت ئەگەر تۆ ئیڤنتێکت هەبێت ها مناسبەیەک ئەتوانی ئەوە بکەی ئیڤنتێکی فۆرمەڵ بێت بەس بۆ مناسبە و شت ئەوانە زۆر بەکار نایەت وەکو باسی فشیمان کرد تۆزە لە قات و چاکەت و ئەوانەیە فش باوە بەڵام زۆر وەکو جاران نەماوە ئێستا هەر مۆدلی ئەوانە هاتووە هەر وەکو تەکسچەر وایە لە بەشی کەمەرەوە چاکەتەکە باریک ئەبێتەوە بەشی شانەکەی تۆزە زل لە ئەم مۆدلانە هاتوتەوە کە ئەویش هەر لە کۆنەوە بۆمان هاتوتەوە ئەمانە مۆدلن ئێستا زیاتر ئەوەی کە فۆکسی لەسەر کەمەرە لە سەر بەشی کەمەر ئەوەی کە جسمیشی پڕبێ ئەوەش لە بەرکات هەر بۆی ئەبێت چکە ئەو کاتە کەمەرەکەی تۆزە باریکتر دەرەخات تۆزە قەڵەی پێشارێتەوە نیە بەڵێ پێشارێتەوە بانە لە ئێستاە ئەکسسوارات چی بەکارە هەوە ئەم هەر ملوانکە مروارێکە ئەبینین بەجلی کوردی بە مۆدە بە هەموو مۆدلێک ئەمە لە سەری ئەکرێ ئەگەر باسێکی ئەمەمان بۆ کار بۆ نمونە ئەمە تا چەند لە ترندی ئەم ساڵا هەیە اینجا دنکەکانی درشت گەورە بێ جوانە یان نور دەبێ مرواری زۆر مۆدل ئێستا ئەبینین بووکەکانیش بەکاری ئەهێنن لەگەڵ عەزیەکانیانە کە ئەمە ماوەیە کە زۆر بڵاو بۆتە لەگەڵ عەزیە لەگەڵ جلی مۆدەیە لەگەڵ جلی بووکە لەگەڵ جلی کوردیاکە وەکوتت زۆر جوانە بەڵام بۆ سایزەکەی بەپێی جلەکە فەرقەکات ینی تۆ سایزی بچووک بەکار ئەهێنیان منە مەسەلەن جلێکی زۆر ناسکە لە بەرابێ عەزێکی ناسک ورد ئەو لە بەرابێت با ورد بێت ئینەکانی ئەتەوێ فۆکس بێتە سەر ئەوە با تۆزە زل بێت ینی ئەوەش هەیە و هەروە گوڵی سریدیش هەر مۆدلە هەیە بەکاری ئەهێنێ لێرە وەکو ملپێچێک بەکاری ئەهێنێت لێرەدا ئەنێت یان بۆ سەر قژ ئەکسسوارات هەر بەعام مۆدلی ئەوە تۆ چەند لەیەرێک لەگەڵ لێکا دابنیت ئەوە بۆ شتی ڕۆژانە بەڵام بۆ مناسبە شت تا کەمتر بێت و ناسکتر بێت جوانترە ینی بۆی فۆکس لەسەر عەزێکت بێ لەسەر جوانی خۆت بێت خەڵک چاوی لەسەر ئەکسسواراتەکانە بێ باشە ئێستا بینی زۆر کات مۆدلەکان هەر لە جیهانیشە لە فاشۆنەکانە ئەیبینین خانمان ئەڕۆنەوە بەلای ئەو شتانەی کە تەندروستە بابەتی شۆ باسکەم سەلای خۆشمان باوە بە کوڕان و بەژنانی شۆ سەحر هەوڵێن من خۆم ئێستا دەستم پێکرۆ جلەکانم بۆ ئەم وەرزی گەرمایە هەمووی خامە بە پانتۆڵ و بە کراسیشەوە بۆ لەبەروی کەمترین مادەی لایلۆنیتیە چەند فێنێکە ئەنجا فش ئێستا مۆدەیشی ئەوەیە بەڵامیتە بۆ بەرنامە تۆزێ پێستۆ مەزبوط خۆم هەموو کارێک
بۆ خانمان تا چەند لە ڕووی ئەوەی کە قماشێک هەڵبژێرن هەم تەندروست بێت هەم جوانیەکی خۆی هەبێ هەم بشتوانێت لەگەڵ ئەو جە و وەرز و کاتەی خۆیان بگونجێت. وەکوتت بۆ هاوین قماشی خام یەکەمە هەست ناکەم لە دوای ئەو شتێکی تر بێت چکە هەم فێنکە هەم زۆر مریحیشە لەبەرە بەڵام ئەوە ناتوانین لە بواری عەزیا بەکاری بێنین با بڵێین بۆ مناسبە و شتەکان چکە شکڵێکی زۆر ڕۆژانەیی هەیە ینی شتێکی ڕاقی لێ دەرناچێت ئەگەر بەکاری بێنین. قماشیەکی تر هەیە ناوی شیفۆنە کە ئەوە تۆزە تەنکترە و تۆزە پێستش دەرکەوێت لە تای ئەوە لە بواری عەزیا ئێستا مۆدێلی هاتۆتەوە کە خەڵک بەکاری ئەهێنێت ئیتر ئەوە یان بە سادەیی بەکاری ئەهێنی یان ئەوەیە کچنینی لەسەردا ئەنێت بە ئەکیدیش بەتانەی لە ژێرەوەدا ئەنێت بەڵام ئەوە تر نەفش ئەوەستە زۆر و شتێکی ناسکە و هاوینەی ئەوەستەیە. بۆکو ترندەکانی تری قماشەکان چکە ئازی ئەبێ زۆر قاڵب بێ لە بەرا و زۆر جوان جسمەکە دەرخات تۆزە ئەبێ قماشی ڕقتر بەکاربێنین بۆی ئەو شەیپە بات بە کەسەکە بۆی ناتوانین زۆر لەگەڵ قماشێکی خام و ئەوانەیە بڕۆین. باش مادام باسی شیفۆن و جۆری قماشەکەت کرد ئێستا هەردێ ئەم سلایدانەکە بینین هەندێکیان نمونەی ئیشەکانی خۆتن وایەبانە خۆ زۆر ساتەنە بەکارهێناوایە بەڵێ ئەگەر باسی ئەومان بۆ کە بۆ نمونە بۆ بۆنەیەک کامێک لە قماشەکان زۆر جوانترە یاخود عەزیەکت دروست کرده بوو دیزاین کرده بوو قماشەکەی زۆراوە ڕق ئەوەستا لەبەرە باسی ئەومان بۆ کە جۆری قماشەکە تا چەند دەورە بینە جۆری قماش زۆر دەوری هەیە لە عەزیەکەی و لە شێوازی وەستانەکەی بۆ نمونە ئەگەر کەسێک بێ عەزیەکە بە جسمیا بنووسێت و تەسک بێت و سەمەکی و ئەوانە بێت ئەبێ قماشێکی نەرمتری بۆ بەکاربێنین و کێشیشی بێت ئەمە بەپێی کێش و لە شولاری کەسەکەش دەورە بەپێی حەزی کەسەکەش تۆ واز لە حەز بێنە هەندێک جار ئەوەی کە هەیە ناچارمانەکە حەزەکە پێمان بڵێ لە شولارەکە چۆن بێت ئەم قماشانەی بۆ بەکارێنی ئەگەر جسمێکی ئەها با بڵێن ڕێک و ئەوەی بێت بەشی خوارەوەی زۆر زل و ئەوە نەبێت ئەها نەشاز بێت ئەتوانین ئەو قماشانەی بۆ بەکاربێن کە کێشیەت ئەوە لەگەڵ جسمەکە هەر ئەکسەر شەیپی جسمەکەی خۆی وەرەگرێت و جوان ئەوەسێت بۆ عەزی تەسک ئەگەر بیەوێت بۆ نمونە عەزیەکی فش بکەین عەزی فش زیاتر قماشی ڕقی بۆ بەکار ئەهێنین بۆ ئەوەی چی سەتەنە ڕقەکانمان هەیە بۆی ئەو فشیەمان باتێت کە ئێمە ئەمانەیە جا ئەوە بە شێوازی بڕین و شتەکە فەرقەکات بۆ نمونە ئەتوانین کەم فشی بکەین ئەتوانین زۆر فشی بکەین ئەتوانین دەبڵ فشی بکەینەوە ئەوە بەپێی بڕینەکە فەرقەکات بەڵام قماشەکە هەر یەک قماشە هەیە حەزەکە زۆر زیاتریش فش بێت ئەو کاتە قماشێکی زۆر ڕقتر هەیە وەکو توورەکە وایە ئەوە لە بەشی ژێری عەزیەکە دائنێت بۆ ئەوی ئەو فشیەمان باتێت کە زۆر ئەکسترایە با بڵێن ئێمە دەستخۆشت لێەکەین و هەموو جارێکیش میانی پرۆگرامەکەی ئێمەین بە هیوایەوەی کە هەمیشە بەردەوام بیت و هەمیشە لەم کارەیە بتوانانی زیاتر خۆچڕکەیتەوە کەسانی کەش بتوانێت لەگەڵ تا هاوکار بێ و سوودیان لە تۆ ببینن دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێ